لە هەڵەبجە نەشتەرگەریەکی دەگمەن لە نەخۆشخانەی چارەسەری بەرکەوتوانی چەکی کیمیایی ئەنجام درا. نەشتەرگەریەکە بۆ منداڵێکی تەمەن 4 ساڵ کراوە کە گرێک لە کاسەی سەریدا بوو. خۆشبەختانە نەشتەرگەریەکە سەرکەوتوو بوو، تەواوی گرێەکە لا برا و منداڵەکەش لە ئێستادا تەندروستی جێگیرە. ئەو پزیشکەی نەشتەرگەریەکەی ئەنجامدا و کاسەی سەری منداڵەکەی کردوێتەوە قسە بۆ پەیام دەکات. ئەمڕۆ هەستاین بە ئەنجامدان یەکەم نەشتەرگەریکردنەوەی کاسی سەر لە پارێزگای هەڵەبجە بۆ مناڵێکی تەمەن 4 ساڵان کە گرێکی هەبوو بەداخەوە گرێکەی بەشێکی کاسی سەری خواردەبوو و چوبووە بۆ ناو کاسەی سەری. هەستان بەکردنەوەی کاسی سەری و لابرنی تەواوی گرێکەی و سوپاس بخوا بە سەرکەوتوی نەشتەرگەریەکە کۆتایی هات. گرێکە ئومێد دەکەین زاهیرەن پاک دیارە، شاڵ ئەگەر پاک بێ ئەمە نوقتەیەکی زۆر باشە کە پێیگەشتوین و چاو دێریەکەین و بەردەوام بەدەمیەوە بین هەر شتێکی پێویست بێ بەوەی بەێمە بکرێ بەسەر سەر و بەسەر چاو. من لێرەوە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەم بودجەی بەڕێوەبەری تەندروستی هەڵەبجە دەڵێت پێویستە حکوومەت زیاتر ئاور لە تەندروستی پارێزگاکە بداتەوە و پێداویستە پزیشکیەکان ئەوانەی زیاتر پێوەستن بە نەشتەرگەری گەورە و دەگمەن بۆیان دابین بکات. من لێرەوە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەم بودجەی نەخۆشخانەی بەرکەوتوانی چەکی کیمیاوی لە داراییەوە بدات، چونکە ئەبینم کە ئێستا کارەبا کوژایەوە، بەڵام لەبەری کۆمپانیاکە نەهاتووە بەدەم ئیشەکەەوە مەجبورە بێ بوەستین لەسەرەوەی کە مۆلیدەکان دابیپرسێن، مۆلیدەکان سیانە نەکراون ببینە ئەگەر نەخۆشێک لە ژوورەوە بێت ئەبێتە کێشەیەکی گەورە، ئەبێت ئەوەی کە ئەو منداڵە یاخود ئەو ژنە ئەو نەخۆشە گیانی بکەوێتە مەترسیەوە. بەڵام ئەمە ناکاتەوەی کە ئیش دەکەین، بەڵام هیواداری حکوومەتیش لە گرنگی ئەم نەخۆشخانەیە، لە گرنگی ئەوەی کە شارێک بووە بە پارێزگا پێویستەکە بودجەکەشی زیاد بێت. نەشتەرگەریەکە ماوەی 2 ساعتی خایاند و پزیشکەکەش دەڵێت خۆشبەختانە سەرکەوتوو بووە، بەڵام بەوردی چاودێری تەندروستی نەخۆشەکە دەکەن. دەژڵێت ئەگەر پێداویستەکانیان بۆ دابین بکرێت خۆیان بۆ نەشتەرگەری ئاڵۆزتر ئامادە دەکەن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.